وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای پامنێرمان ئۆژین جۆڵا ئۆژین سلااوت لێبێ زانیاری زیاتر لەسەر ئەو کۆنفرانسێک کە لە قوتابخانەکان دەکرێت. سلااو لە ئێوەش بڵێ ئێستا لە هۆڵی چالێکی قوتابخانەکان لە شاری کەرکووک فیستیڤالی ساڵانەی بەشی مافی مرۆڤ لە پەروەردەی گشتی کەرکووک ئەنجام دەدرێت چەند چالایشێک لە خۆ دەگرێت بەڵێ بۆ زانیاری زیاتر ئێستا مامۆستا محەممەد زەکی بەڕێوەبەری بەشی مافی مرۆڤ لە پەروەردەی گشتی کەرکووکمان لەگەڵایە مامۆستا لەسەر ڕۆژی مافی مرۆڤ لە پەروەردە و لە بەشی لە قوتابخانەکانی کەرکووک چۆنە؟ طبعا ئێمە بەو مناسبەیە کە ڕۆژی عالەمی جیهانیە کە بۆ مافەکانی مرۆڤ طبعا لە 1948 ئەم مافەکە دابین کرا قرار کرا لە ئومم المتحیدە و ئێمە بۆ ئەو یادگاریە بۆ ڕۆژەی پیرۆزە ئێستا هەستاوین بۆ ئەم ئاهەنگە کە ئەمەش ئاهەنگێکە بە ناو پەروەردەی کەرکووکەوە بۆ ئەو قوتابخانانەی کەوا پیان ئەگوتێ ئەصدقاء حقوق الئینسان ئەو قوتابخانانە و خوێندکارانی کەوا ئەمڕۆکە کە هەمویان بەشدارن کە ئەوانش کە لژنەیەکیان پێکهێناوە لە ناو قوتابخانەکان لەو قوتابی خوێندکارانەیە کە 11 ئەندام 6 ئەندام پێکهدێت بۆ ئەوەی کەوا ئەبنە ئەندامی مافی مرۆڤ لە قوتابخانەکان. ئێمە ئێستاکە گەیشتوونەتە 33 قوتابخانە بە هەموو مەرحلەکانیەوە ئەگەر سەرەتایی بێ ناوەندی و دوان ناوەندی، بەڵام تموحمان ئەوەیە زیاتر وەکو ئەم تەجروبەیە تەحقیق بکەین بۆی زیاتر قوتابخانەکان بەم شێوازە بتوانین انتخاباتی هەموو قوتابخانەکانی دەگەن، بەڵام ئێوە وەکو سەرەتا جارێ ئەمە شتێکی تازەیە کە پێلێن هاوڕێکانی مافی مرۆڤ لەم قوتابخانە. محەممەد ڕۆژی مافی مرۆڤ لە قوتابخانەکانی شاری کەرکووکە لە چی ئاسێکدایە و ناوبەناو ئەبینین ئەبیسین چەند مامۆستایەک تیژی بەرامبەر قوتابیان بەکاردێنن چیتان کردووە چی ڕێگەریەکتان کردو بۆ ئەوەی ڕۆژی مافی مرۆڤ ڕۆژی قوتابیانی شاری کەرکووک لە ئارەمی؟ بەڵێ ئێمە ئێستاکە لە هەوڵی ئەوەیان چەنەها مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکان بە تایبەتی دەورەی تایبەتیان خولی تایبەتیان بۆ ئەکرێتەوە لە مافی مرۆڤ و ئێمە ئێستا و لە سەقاڵی ئەوەیان و چەند خولێکشمان کردوتەوە و بەردەوامش ئەبین چ بۆ قوتابیەکان و خوێندکارەکان چ بۆ مامۆستاکان و ئینشاءڵڵا هەنگاوی بەرەو باشتر ئەڕوات لە پەروەردەی کەرکووک بۆ ئەوەی کەوا مافەکان بە دابینکردنێکی تەواو بڕۆن. ئەمڕۆ چالێکەکانتان لە چیە خۆی بینێتەوە؟ ئەمڕۆ چالێکیانمان ئەوەیە چەند وتارێک لە پەروەردەی کەرکووکەوە بەو مناسبەیەوە خوێندرێتەوە، دواوە چەند قوتابخانەیەکش فعالیەتیان هەیە ئەو قوتابخانانی کەوا بەشدارن لە لژنەی مافی مرۆڤ چ لە کوردی و عەربی و تورکمانی و دوای ئەوەش چەند شەهاداتێکی تەقدیری بۆ ڕێزگرتن بۆ ئەو کەسانی کەوا پاڵپشتی هاوکار و یارمەتیدەری ئەم پرۆژەیەن ئینشاءڵڵا سەرکەوتووە. دەستخۆش مامۆستا محەممەد، سپاس بەڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئۆژین جۆڵا پەیامنێرمان لە کەرکووکەوە، هەروەها سپاس بۆ میوانەکەشت.